دوو ڕۆژ ماوە بوو ئەوەی کە ڕۆژی جیهانی شانۆ بێت. ئەمڕۆ یەکێک لە تەوەرەکانمان باز لە شانۆ دەکەین. باڵی 27 مانگ یادی شانۆ خۆشت شانۆکار و هەروە سینەماکاری ئەم بابەتە بەڕاستی ڕەنگە بەتەواوی بەدڵیتەوە بێت. کاتە پێشەمانە بێت پیرۆزبایی لەم بکەی ئەنجا شانۆکاران و هونەرمەندان لە کوردستان و تەواوی جیهان. بەڵێ بێگومان بڵێم جارێ دوو ڕۆژی ماوە پیرۆزبای ماڵ کردەوە دوو ڕۆژی. باشە زۆر سپاس. ئاکام ڕەنگە تۆ ئەوە بزانی کە شانۆ ڕەنگە تەنها بۆ ئەوە نەبێت کە بتوانین بۆ چێژوەرگرتن بێت، بتوانین بۆ خۆشی و سەردانی شانۆکان بکەین لەو شانۆیانی کە دەکرێت بۆ چێژبینین بێت. ڕاستی شانۆ ئاوێنەی کۆمەڵگایە، دەتوانێت کاریگەری زۆر باشی هەبێت لە ئاشتەوایی لە نێوان کۆمەڵگاتە و هەروە لە نێوان لایەنە سیاسیەکاندا. جا ئێمە ئەمڕۆ میوانەکەمان لە کەرکووکە باز لەوە دەکەین کە بزانین کەرکووکە چەندین نەتەوەی جیاوازی تێدا دەشی شانۆ تا چەند ڕۆڵی هەبووە کە ئاشتەوایی لە نێوان ئەم نەتەوانەدا دروست بکە. هەروەها چەندین ئەحزابی سیاسیش لەوێ هەیە بزانین شانۆ چۆن توانیوێتی ڕۆڵی بەرچاوی هەبێت لە ئاشتەوایی لە نێوان ئەحزابە سیاسیەکان و بتوانێت لە هۆڵێکدا کۆیان بکاتەوە لە سەرجەم لایەنەکانی ژیاندا کاریگەری بەرچاوی هەبێت. ئێستا تۆ دەرچوو شانۆ یا من؟ یعنی ئێستا منەوە گوێم لە تۆ بوو شیت کردەوە وردە باسی شانۆت کرد. کەواتە باش خۆت بۆ ئامادە کردو بۆ تەوەرەکە. بەڵێ بێگومان ئاکام. وەک خۆت باست کردسانە دەوترێ و وتراوە شانۆ قوتابخانەی گەلە. جگە لە بوعدە فەنیەکەی شانۆ چەندین دال و مەدلولی خۆی هەیە. بوعدی فەلسەفی هەیە، بوعدی سیاسی هەیە، بوعدی وەک تۆ ئاماژەت پێ ئاشتەوایی هەیە لە کۆمەلگا. شانۆ ڕۆڵی هەیە لە هۆشیاربوونەوەی کۆمەلگا لە هەموو سەردەمێکە لە هەموو بارودۆخێکە. شانۆیەشێکە لەو هونەرە زیندوانەی کە ڕۆڵی بەرچاوی هەبووە کە ئاراستەی کۆمەلگاکە ئاراستەی تاگەکە ئاراستەی بینەرەکات. ئێمە زیاتر گفتوگوۆیان بابەتە لەگەڵ میوانەکەمانەکەین لە شاری کەرکووک. بەڵێ نەژاد نەجب شانۆکە لە شاری کەرکووک لەگەڵمانە و کاک نەژاد سڵاو لەبێ بەیانیت باش. سەرەتا دەمەوێت لەوە دەست پێ بکەم کە بەگشتی و بە شێوازێکی زۆر ورتر باس لەوەمان بۆ بکەی کە بزانین ئایا ڕۆڵی شانۆ چییە لە ئاشتەوایی کۆمەلگا و هەروەها لە نێوان ئەحزابە سیاسیەکاندا. باەتان باش ئەم کاتتان باش هەروەکوتان یەک دوو ڕۆژێکمە ماوەیمە بۆ 27 سێ لە ئیسەوە ڕۆژی جیهانی شانۆ لەسەر جەم شانۆکارانی کەرکووک و کوردستان و عێراق و هەموو دنیا پیرۆز بێ. طبعاً من لەو قسەیەوە دەست پێکەم پارێزگای تازەمان کاک ڕێبوار تەها زیاتر لە زۆربەی وتارەکانی ئەڵێ ئەوەی شانۆ لەم شارە کردی نە سیاست و نە حکومڕانی و نە دەسەڵات توانێ بیکە. لە زۆربەی پرۆژەکان کە افتتاحی پرۆژەکانەکە ئەم وشەیاڵە ئەمە لە شۆ سەرچاوی گرت لە دوای 16 ئۆکتۆبەرەوە کاتێک بۆ منەوەزعی سیاسی لەم شارە تێک چوو. دواتر چەند کارەساتێک لەو ساڵە ڕوویاندا دواتر دوای ئەوە بەڕەحمەت بێ ڕوحی شاد بێ بەڕێز مام جەلال وەفاتی کرد. ئەم شارە تووشی حاڵەتێکی دەرونی زۆر خراپ هاتبوو بە تایبەت دوای 16 ئۆکتۆبەر. خەڵک زیاتر لە 2 مانگ بوو نەگەڕا بۆ شاری کەرکووک. خۆم هاوڕەکانمان بیرمان لەوە کردەوە چۆن بتوانین حاڵەتی دەرونی و حاڵەتی سیاسی و حاڵەتی مەسەلەی ئاشتەوایی لەم شارە ئارام بکەینەوە بتوانین خەڵک بگەڕێتەوە شار وەکەوەی کە لە بۆ نمونە لە دوای جەنگی جیهانی دووەم کۆمەڵێ هونەرمەند و کۆمەڵێ نووسەری گەورە و شانۆکار و چەند کەسایەتێکی گەورە لە دنیای ئەوروپاکە ئەوروپا تووشی داڕوخانی هەموو سیکتەرەکانی وەکو ئابووری و لایەنی سیاسی و شەڕ و هەموو ئەوروپا تووشی شەڕێکی گەورە بۆ ئەوان هاتن دەستیان کرد بەکاری هونەری بۆ دروستکردنی ئەو ئەوروپایی کە ئێمە ئێستا ئاواتمانە بچینە ئەوروپا بۆ ژیانکردن. ئێمەش لێرە لەگەڵ هاوڕەکانمان بیرمان لەوە کردەوە چۆن بەرقەراری ئەو ئاشتەوایی لە نێوان پێکهاتەکان بکەین وەکو تورکمان و عەرەب و ئاشور و کورد کە ئێمە مەسەلەی زەواج و تێکەڵاوبوونی ژیانمان هەیە. فستیڤالێک دروست بوو کە فستیڤاڵی نێودەوڵەت شانۆی شەقامە. لە دوای ئەو فستیڤاڵەوە خەڵک گەڕایەوە شار، خەڵک حاڵەتی دەرونی زۆر باش بوو. خەڵک ئەیتوانی بە شەو بۆ نمونە دوکانەکانیان بکەنەوە یاخود لەبەرەوە ئێمە
نمایشەکانمان تا 12 شەو بەردەوام بوو. ئەمە شایەتیە کە کەسێکی سیاسی کە ئێستا پارێزگاری کەرکووکە لە هەموو تارەکانی باسم حاڵەتاکە. بەڵێ کاک نەژاد دەمێن لەوە بپرسم کە تا چەند توانوێتی شانۆ ڕۆڵی هەبێ لە بابەتی دیموکراسی و هێنانەکایی دیموکراسی و لە ناوبردنی دیکتاتۆر چکە لە سەرەتای بەرنامەدا باسمانەوە کرد کە شانۆ بێگومان مێژوویەکی کۆنیە لە کۆنیشدا دیکتاتۆرێت زیاتر سیستمی حکومڕانی کردن بووە چەند توانیوێتی شانۆ سیستمی دیموکراسی بێنێتەکایەوە. هەلا ئەگە بگەڕێنەوە دروستبوونی شانۆ کاتێک شانۆ لە ناو کەنیسەکانە بوو یاخود لە ناو کەنیسەکانە دروست بوو کاتێ ویستی خۆی ڕزگار کە وەکو بوونی شانۆ وەکو بوونی شانۆکار و وەکو بابەتێکی ئازادی بە دوای ئازادی خۆی ئەگەڕا هات دەرچوو لە کەنیسە لە چوارچێوەی دین و ئاین خۆی دەرباز کرد. ئەمە دەستپێک و ئینتڵاقی شانۆ بوو لە سەرەتای دروستبوونی شانۆ کە لە ناو کەنیسەکان و لە شوێنە ئاینەکانە کرا. بۆیە شانۆ هەر بۆ خۆی بوونێکی ئازادە هەمیشە بە دوای ئازادی ئاگەڕێ هەمیشە لە بەرەی خەڵکی هەژارە لە بەرەی خەڵکی ستەم لێکراوە لە بەرەی ئەو خەڵکەیە هەمیشە ئەچەوسێنرێتەوە. ئۆگۆستەواڵی گەورە شانۆکاری بەڕازیلی زیاتر لە 7 جۆری شانۆی دروست کرد بە دوای ئازادی و نانە. ئێمە زۆر جا قسە لەسەرەوەکەین ئەڵێن ئازادی، بەڵام ئەگەر بەتەنها شانۆکار لەسەر ئازادی بکە بابەتەکە متەکامل نابێت، ڕێک نابێتەوە. شانۆ هەمیشە کار لەسەرەوە کە ئازادی و نان. مرۆڤ ئەگەر پێش ئازادی بوونی نانی نەبێ ناتوانێت بە دوای ئازادیا بگەڕێت. شانۆ هەمیشە لەو بەرەیە کە ئەیەوێ لە ڕێگەی شانۆکەیەوە نان پەیدا بکە یاخود باس لە معانات و خەم و ئازاری خەڵکی هەژار بکە. هەمیشە لەو بەرەیە کە لە ناو بازاڕەکان لە شوێنە گشتیەکان ئەو شوێنانەی کە گرفت و کێشەی نانیان هەیە و بە دوای کەسابەتێکی ئازادا گەڕێن بە تایبەت شانۆی شەقام و شانۆی فەزای کراوە هەمیشە قسە لەسەر ئەو بابەتاناکە قسە لەسەر ئەو ڕەوتاناکە. شانۆ بۆ خۆی شانۆیەکی ئازادە. بۆیە زۆر جاڵێن ئەو ستەیجەی کە دروست کراوە زۆر جا پێڵێن شانۆی ئازاد. بەڵێ کاک نەژاد لە ڕابردووە دامە بچینەوە ڕابردوو تا چەند شانۆ کاریگەری هەبووە لەسەر سەرجەم پرسەکان بۆ نمونە ئاشتەوایی کۆمەڵگا. ئێمە ئەزانین لە دوای جەنگی جیهانی دووەم لە دوای جەنگی جیهانی یەکەم جیهان ڕوبەڕووی نەکسەیەکی گەورە بۆەوە توانرا لە ڕێی شانۆ یاخود لە ڕێی هونەرەکانی ترەوە هاوڵاتیان بە جۆرێک لە جۆرەکان لەو نەکسەیە ڕزگارکەن. تا چەند لە ڕابردووە کاریگەریە بۆ شانۆ بۆ سەر ئەم پرسە بە شێوەیەکی گشتی؟ لە هەموو قۆناغەکانی ژیان ئەگەر تەنانەت بگەڕێنەوە سەر دروستبوونی ئینسان وەکو بوونەوەرێکی ئەوەی کە دوور لە مەسەلەی بۆ منەت مەسەلەی شارستانێت و حەزارەت هەر بگەڕێنە بۆ ئینسانی لە ناو ئەشکەوتەکان شانۆ ڕۆڵی خۆی هەبوو بێ ئەوەی کە هیچ پەیڕە و قانونێک و پرۆگرامێکی هەبێ لەو کاتە لە ڕێی جەستەی ئەو ئینسانانەوە ویستویانە بە دوای بۆ نمونە بە دوای نانا بگەڕێن بە دوای شوێنێکە بگەڕێن بۆی خۆیان بپارێزن لە مەسەلەی ئاژەڵ و مەسەلەی ئەو ئاژەڵە دڕندانی کە هەبووە ڕوبەڕووی بوونەتەوە. ڕاستە ینی ناوێک نەبووە کە ناوی بنەی شانۆ، بەڵام ئەگەر بە گشتیەکە سەیری بکەین هەر بۆ خۆی ژیانی ئینسان لە ئەشکەوتەکان جۆرێکە لە نمایشی بێدەنگ تەنانەت هەر بە جەستە بۆ نمونە ئاگریان کردوتەوە بە دوای ئاگرا گەڕاون بە دوای پەناگەیەکە گەڕاون دوای مەراسیمیان گێڕاوە لە دەوری ئاگر. ئەمە بۆ خۆی بابەتێکە شانۆ هەمیشە لە سەرەتای دروستبوونیەوە بە دوای ئازادی و بە دوای ژیان و نان و
خۆشببختی ئاگەڕا. بەڵێ کاک نەژات ئاشکرایە شانۆ بەشێکە لە هوەر بە شێوەیەکی گشتی کەواتە بە پێ قسانەی کە بە ڕێزت باست کرد ئەو چەمکانی تریش پەیوەستە بەشانەوە چ بۆعدی فەلسەفی بێ یاخود مرۆڤایەتی بێ یاخود ئاین بێ یاخود تەقسەکان بێ کە لە سەرەتاوە لە سەرەتای دروستبوونی مرۆڤایەتیەوە سەری هەڵداوە ئەم چەمکانەش گرێدراوی زۆر بەڵێ شانە بۆ ناسرێکە دایکی هەموو هونەرەکانە لەبەری مۆسیقای تایە شێوەکاری تایە دیزاین و گۆرانی و دەنگ و جەستە و هەموو بابەتانی کە لە هونەرە جیا کراوەتە هونەری تاکە کەسین زۆر جار بە چۆمڵێ بە کۆمەڵ هەژمار ناکرێت بەڵام هەموو ئەگەڕێتەوە ناو شانۆ شانۆ ڕۆڵێکی تەنانەت ئەدەبی هەیە فەلسەفی هەیە یعنی ئێستا ڕاستە ئێمە زۆر جار بە تایبەت شانۆی تازە کار لەسەرەوەکە بە سادەیی نمایشەکان بکەین بەڵام ئەوانی کە لە مەسلەی ئەکادیمی بوون و مەسلەی زانستی شانۆ تەنان شانۆ ئێستا لە دنیای دەرەوە بابەتێکی زانستیە ئیش لەسەر چۆتە ناو سینەماوە چۆتە ناو علمەکانی وەکو علمی نەفسەوە چۆتە ناو علمەکانی فەلسەفەوە هەموو بابەتەکانی ژیان لە شانۆ خۆی بینێتەوە. باشە کاک نەژم لە سەرەتای پرۆگرامدا ئاماژەمان بەوەدا کە کەرکووک شارێکی فرێنێتەوەیە هەروەها چەندین ئەحزابی سیاسی تێدا و یەکێکە لەو شارانی کە چاوی جیهانی لەسرە تا چەند شانۆ ڕۆڵی هەبووە لە کەرکووک کە بتوانێت ئەم ئەحزابە سیاسیانە ئەم فرێنێتەوانە لە هۆڵێکدا کۆبکاتەوە هەروە کێشە و گرفتەکانی دیاری بکات. ئایا لە پاڵ ئەوەی کە شانۆ کێشە و گرفتەکان دیاری دەکات توانیوێتی چارەسەریش بۆ کێشەکان بخاتەڕوو؟ بە خۆشحاڵیەوە تەنها شانۆیە پەیوەندێکی گەورەی لەگەڵ سیاست و گوزەرانی خەڵکەیە لەم شارە. لە دوای 2023 هەمیشە کورد ویستێتی لە ڕێی لێتان ناشارمانی ئەمە لەوەیان لەسەر ئەم خاڵە من هەندێک لەسرم بکەوێت هەمیشە کورد ویستێتی بە هێز و چەک بە هێز و قووەت کەرکووک بەدەست بێنێ. ینی بە ڕەحمەت بێ من کاتی خۆی لەگەڵ بەڕێز نەجمەدین کەریم دکتۆر نەجمەدین کەریم کۆبوونەی کرا لەگەڵ هونەرمەندان وتم ئەو کاتە وتم ینی زیاتر لە 10 ساڵە بێ وتم وەرن کار لەسەر کەلتور بکەن بتوانین لە ڕێی کەلتورەوە ئەو برایانی کە تورکمانە ڕازیکەین پێکەوە بژین ئەو برایانەی عەرەبن کە کێشە و گرفتیانەیە لەگەڵ ئیدارەدانی شاری کەرکووک یاخود هەمیشە گلەیەکەن لە ئیدارەدانی کەرکووک کە کوردەی باتە ڕێوە وەرن لە ڕێی کەلتور و شانۆ و سینەما و مۆسیقاوە بیانهێنینە ئەو ڕیزەی کە هەمومان پێکەوە کار بکەین. ئێستا گەڕاینەتەوە سەر ئەو خاڵی کە 10 ساڵ پێش ئێستا ئێمە مناقەشەمان کرد بە تایبەت بەڕێز کاکرەبارتەها کاری لەسەرەکە هەمیشە لە فستیڤاڵەکانی ئێمە لە نمایشەکانی ئێمە سەکەی لە ڕیزی پێشەوە تورکمانی لێ عەرەبی لێ ئەو تورکمان و عەرەب و مەسیحانە ناکە فێکن کە زۆر جار پێشووتر کورد کەسێکی کوردی ئێنا جلوبەرێکی تورکمانێ کردە بەری یاخود کەسێکی عەرەبیێنا جلوبەرجی عەرەبێ کرد بەریاویت ئێمە پێکەوە ژیان بەرقەرارەکەین نە ئێستا پارێزگارەی ئێستا و سیاسەتی بە تایبەت یەکێتی نیشتمانی کوردستان لە کەرکووک ئەوەیە خەڵکی ئەسڵەکەی تورکمان و عەرەب لە پێشەوە بنۆک و هاوبەشیکردن نەکوم بەشداریکردن لە ئیدارەدانی ئەم شارە سەرەکەی ئێستا بینی ڕۆڵی تورکمان چەند گرنگە لە ناو شار ڕۆڵی عەرەب ئەمەیە ئەیانەوێت لە ڕێی هونەرەوە هەمیشە هونەر دەرگایشی گەورە بۆ گفتوگۆی ئاشتیانە کاتێک تۆ نمایشێکەکەی ئەگەر نمایشێکی شانۆ بکەی ئەگەر توانج و تاریخ لە بابەتێکی سیاسی بدە ینی کەسی بەرامبەر کە تورکمان و عەرەبە لێت وەرەگرێ بەڵام کەسێکی سیاسی بێت قسە لەسەر بابەتێکی ناو شاری کەرکووک سێکە بێتە زەڵجەیەکی ئەعلامی تونند و تیژی بۆیە ئێمە بە تایبەت لە کەرکووک جگە لە پێکەوە ژیان هیچ حەلێکی ترمانە ئێستاش ئەم قسە دووبارە ئەکەمەوە لە ڕێی کەلتورەوە
وا بکەین ئەو بابەتە قانونی یاسایانی کە مادەی 140 بابەتی سیاسین بابەتی خەمی ئەم شارە و هاوبەشیکردنە ئەو پێک هاتانەی ئەبێ بەشدار نەبن ئەبێ بەشدارەکەیانەوە بێ پێکەوە بوون بێ واتە کورد ڕاستە بۆ ڕێژەکەی زۆرتر لە برایانی عەرەبیان تورکمان بەڵام حەلی ترمان نییە جگەلەوەی کە پێکەوە بژین کەلتوریش باشترین ڕێگایە بۆی وا لەوان بکەین بڵین وەرن بە پێکەوە ژیان لەم شارە بەرقەرارکەین نەکوم پێکەوە ژیانێکی فێک و دروستکراو ئەمەیە کە ئێمە بێ لەم خاڵەوە ئەگەر 20 ساڵی تر یاخود 50 ساڵی تر ئێمە هەوڵ دەین لە ڕێی هێز و چەکەوە ئەمانە قەناعەتی ببێنین سوودی نییە. کاک نەژات کاری شانۆیی بێگومان کارێکی دەستە و جەمعیە و سەرجەم ئەو ئەنجامانی کە لەو شانۆیەدا کار دەکەن پێکەوە گار دەکەن و بێگومان هەر کەسانی ڕایەکی جیاوازی ئایا شانۆ وای کردووە کە ئەمە بگوازێتەوە بۆ ناو کۆمەڵگا بتوان ڕێز لە ڕائە جیاوازەکانی یەکتر بگرن و ڕێز لە جیاوازەکانی یەکتر بن و کەواتە بتوان پێکەوە ژیان دروست بکەن؟ بە تاکی شانۆ ڕۆڵی گەورەیە بۆ لەم شارە هەمیشە زۆربەی قۆناغەکانی کەرکووک کورد دەسەڵاتی گەورەیە بۆ جگە لەم چەند ساڵەکە بە قۆناغێکی زۆر خراپە تێپەڕی شانۆ ڕۆڵی گەورەی هەبووە کەلتور ڕۆڵی گەورەی هەبووە بتوانین هەمیشە سیاست خەڵکی شاری کەرکووکی پەرتەوازە کردوێتەوە بەڵام هونەر کۆی کردوونەتەوە هەمیشە کێشە و گرفت لە نێوان تورکمان و عەرەب و لایەنە سیاسەکە باسەکەم پەرتەوازەیی هەبووە سەرکرد لە فستیڤاڵێکە ئێمە هەمویانمان کۆ کردوێتەوە لە ڕزی پێشەوە لە ڕێ ئەم نمایشەوە توانراوە بۆ نمونە بەرپرسی یەکەمی حزبێک لەگەڵ بەرپرسی یەکەمی حزبێکی تورکمانی و عەرەبی لە ناو نمایشەکە چەند گفتوگویەک بکەن و بێتە ڕێگایەک بۆەوەی ئاشتەوایی دروستکەین. بەڵێ کاک نەژات بە درێژایی مێژوو بە سەدان نووسەرمان هەبووە کە لە بواری شانۆیە کاریان کردو یاخود نووسینیانە بوو هەر لە سۆفۆکلیسەوە هەر لە وەلیەم شکسپیرەوە هەر لە نووسەرە هاوچەرخەکان بۆ نمونە بیکێتە بەرتۆڵ برێشتە کە لە دەقەکانیانە چەندین بابەتیان خستۆتە ڕوو چەندین چەمکیان باس کردووە پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەوەیە تا چەند گرنگە ئێمەش بایەق بە دەقە کوردیەکان بدەین بۆ ئەوەی پێکەوە ژیان ئاشتەوای لە ناو کۆمەڵگا چەمکی پەروەەردە لە ناو دەقەکانە بە شێوەیەکی گشتی ڕنگ باتەوە تا چەند گرنگە ئێمە فۆکەس بخەینە سەر دەقە کوردیەکان. طبعا مەسەلەی دەق لە شانۆیە وەکو لە سەرەتا من جۆم لە هەردووکتان وازانم دەرچوو بەشی شانۆن یاخود نزیکن لەمەڕەوتەوە هەمیشە کورد کێشەی هەبووە لەگەڵ نووسینە ئێمە نەمانتوانێت دەقی باشمانە بێ دەقی خۆماڵیمانە بێ مشەڕاکە ڕاشی ئەومان بۆ دەقی عالەمیەکان یان ئامادەکاری بۆ بکەین یان ئیش لەسەر ئەوانە بکەین بەداخەوە نووسەری دەقی شانۆمان بڵێم نییە لەوەیە یعنی بڵێم نەبێت بەقەد ئەوەی کە چەند هەوڵێکی بچووک هەبوو یاخود هەوڵێکی کەم هەبوو پێشووتر ئەو دەقانەوان یاخود دەقی خۆماڵی بەرهەم بێت ئەو هەوڵانش وازیان هێنا و چوونە بوارەکانی ترەوە خۆی گرنگە دەقی خۆماڵیمانە بێت ئەو دەقانیش کە ئیش لەسەر ڕۆژ بکەن وەکەوەی کە ئۆگۆستەواڵ ئەڵێ ئەوەی کە ئەمڕۆ ڕوئەدا وەرن با بکەین نمایشێک بۆیە یەکێک لە گرنگترین بابەتەکان بابەتی سیاسیە موچەیە گوزەرانی خەڵکە ئاشتەواییە ئاشتیە ینی بەرقەراربوونی ئەم ئاشتیە پایەکانی ئەوەیە تۆ ئیدامەی بدەیت ڕۆژانە نمایش هەبێ ڕۆژانە ئەم هێزە سیاسیانە کە لە دەسەڵاتن لە ناو پارێزگان لە ناو ئەنجومەنی پارێزگان کۆیان بکەیت تۆ نمایشی بۆ بکەیت من یەکێک لەو تیپ و گروپە نێودەوڵەتیانی کە لە وڵاتی ئوردن هەیە ساڵانە تیپێکی ڕسمی وڵاتی ئوردن هەیە بە تیپی وەتەنی یاخود نیشتیمانی هەژمارەکرێت هەرچی کێشە و گرفتی ساڵ هەیە لە یەک نمایشایی خاتە بەردەست دەسەڵاتداران ئەگەر کێشە بێ لە ناو دەسەڵات ئەگەر خزمەتگوزاری بێ هەر بابەتێکی تر ئەمەیە ئەرک و مەهامی شانۆ کاک نەژات ببوورە کەواتە شانۆ دەتوانێت ڕەخنە لە دەسەڵات بگرێ هەر بەتای ینی شانۆ بۆ کراوە تۆ
ڕخنەی بنیاد نەرد بڕێ بۆی دروستیکێ ئەم شارە ئەگەر تۆ ڕەخنە نەگری ئەگەر بڵێ بۆ نمونە لە فلان گەڕک ئەم کێشەیە هەیە بۆ نمونە فلان ڕۆژنامە نووسلەوەی گیراوە فلان بابەت ئەگەر ئێمە وەکو زانیاری ئەم گروپەی ئێمە و من حەزم نەکرد هەر لە سەرەتای شۆ چکە بابەتێکی گشتیە ئیتر نامێت لەسەر چالاشیەکانی گروپی شانۆی هەوار چالاشیەکان خۆمان قسە بکەین بەڵام بۆ بابەتی دروستکردن لە 4-5 ساڵ پێش ئێستا بڕیارێک دەرچوو لە پەروەردەی کەرکووکەوە لەلایەن بەڕێوەبەری پەروەردەی کەرکووتی نابێت ئێمە بە هیچ جۆرە شانۆکارمان پێویست نییە دابمەزرێ وەکو مامۆستا ئەم فستیڤاڵی کە ئێمە ئێستا نێودەوڵەتی و ساڵی پار 24 وڵات هاتووە لە ڕێی ڕەخنەگرتنەوە لە دەسەڵات وامان کرد بۆ نمونە بەڕێوەبەری پەروەردەی کەرکووک دەستی لە کار کێشاوە وەزیر هاتە سەرخەت بۆی بڕیارەکە بگۆ ئیشی شانۆ ئەمەیە کاک نەژات من دوا پرسیارە داڕاستاکەم بەڵام پێشوی پرسیارەکە بکەم حەزەکەم پەیامی خۆتم پێ بڵێ کە سبەی نادوو سبەی کە ڕۆژی پێنجشەمە 27 مانگ یادی شانۆی جیهانیە بام پرسیارەکە بکەم دوای گوێبیستی پەیامەکەش دەبم کاک نەژات کاتی ئەوە نەهاتوو ئێمە شانۆیەکمان هەبێت کە بینەر ڕاستە و خۆ بەشدار بێ لە نمایشەکەیە بۆ نمونە جەناب دەزانیت هونەری تەغریب وای کردووە کە ئەو دیوارە نەمێنێ یاخود کە بینەرێکی تەماڵ نەبێت لە ناو هۆڵی شانۆیە ئەمە تا چەند گرنگجیە بێ بۆی کە پرسەکان لە ڕێی شانەوە چارەسەر بکرێن یاخود کاریگەری هەبێت بۆ چارەسەری پرسەکان سیاسی بێ ئاشتەوایی کۆمەڵایەتی بێت بەڵێ تاوان ئەم لای برێ ئەم لای ئۆگۆستۆڤاڵ شانۆیەکی زیندوو ئەبێت بە تایبەت بۆ کوردستانی عێراق و بە عێراق بەگشتی ئێمە پێویستمان بە شانۆیەکی زیندووە کە بەر بینەر بکە بینەر یعنی وەکەوەی کەوتت تەفاعلی گەورەیە بێ خۆی ببێتە بەشێک لە نمایش ئەمە بابەتێک دواتر هەر بەەوە مەسلەی کەوتان شانۆ بێت بە تاکید شانۆ ڕەخنەیە کە ئێستا من ئەمێ ڕەخنە لەم شاری خۆم بگرم لە بابەتی بۆنەوە بەڕێوەبەرایەتی و ئەو شوێنانەی کە معنین بە شانۆ و هونەر ئێمە دوای پیرۆزبایی من ئەوەی لەو ڕەخنەوە دەست پێکەم دوو ڕۆژی کە یا سێ ڕۆژی کە بۆ نمونە 27 ڕۆژ جیهانی شانۆیە لەم شارە نە نمایشێک هەیە نە وەرکشۆپێک هەیە نە بۆنەیەک هەیە یعنی ساڵانی پێشووتر ئەم ئازیزانی کە بۆ نمونە شانۆ و هونەریانە بردەڕێەوە ئەچوون بای 5,000 چکلێتیانە کە ڕێوانە زانی مارە بڕین و خەتەنەکردنی مناڵێکە ئایان بەخشیەوە ئێستا ئێمە چەند ڕۆژێکمان ماوە بەڵام لەم شارە هیچ بۆنەیەک نییە کەس پیرۆزبایی لە کەس ناکە هیچ نمایشێکیش نییە ئەمە بۆ خۆی کارەساتە دوای 102 ساڵی شانۆی کەرکووک ئێمە لە ڕۆژ جیهانی شانۆ تەنانەت پەیامشمان نەبێت دەستخۆش کاک نەژاو سوپاس کە لەگەڵمانە بووی سوپاس بۆ نەژاد نەجب سەرۆکی گروپی شانۆی هەوار و هەروەها شانۆکار کە لە شاری کەرکووکەوە لەگەڵمانە بوو